جارەی غەمی من مەینیە مەی خاونە بڵێکی بەم دەردەوە مەی نامگرێ پەیمانە بڵێکی پێم وانییە لەم غەدرەوە فریام بکەوێ کەس بخەوە تۆ بخەوە سێرکە وەک لایلایەک بۆ دەڵێ پێم وانییە لەم غەدرەوە فریام بکەوێ کەس مەلخۆی سەری خۆی ئەو گرێ هێلانە بڵێکی جارەی غەمی من مەینیە مەی خاونە بڵێکی بەم دەردەوە مەی نامگێرێ پەیمانە بڵێکی زەوقت هەیە ها ڕامیز چەند جوان دەیڵێیت چەند خۆشەوە ببینم بە کەیفم ئەم شەو زۆر بە کەیفم دوێنێ شەوت باش بۆ وانییە قابلە باش نەبوو بێ سەلما قابلە باش نەبوو بێ هەر زەکارە بچووکەکەی خۆمان ئەو کەنعانە گەورەی لەگەڵ زەوی کردە یەک ینی من پێم نەدەکرا ئەو هەر زەکارە پێیکرا واتە کەنعان بەک تێگەیش خاڵۆ دەیبەزێنێ ئەو ڕۆژانەشمان بینی ها ڕامیس بینیمان پێویستی بە پیرۆزکردنە پێویستە ئەو ڕۆژانە پیرۆزکەین چونکە من ئیتر ئەوەندە ڕۆژم لە دەست نەماوە تا پیرۆزی بکەم سەلما ڕامیس با لەو گەنجەش پیرۆز بێ با کەمێ دڵی خۆش بێ بێتەوە سەر سروشتی خۆی چونکە ئێمە هەردووکمان کۆتایی خۆمان چارەنووسی خۆمان بە خۆمان نووسیمانە وا ماڵێ ڕامیس گەورەترین خاڵی لاوازی خۆمانمان هێنایە بەرامبەر خۆمان ئەزەل هی ئایشان منیش هی کەنعان ئەو دوانە دەبنە کۆتایی ئێمە ئەو بەیانیە دەبینم چی بکەم ناتوانێ ڕابکەین بۆچی؟ چونکە ئەو شێتەی ئێمە ئەزەل هێشتا ئەو کچەی وەکو شێت خۆش دەوێت ئەگەر لە منیش بپرسی باوەڕ ناکەی بەڵام منیش هێشتا خۆشم دەوێت ئەو کەنعانە دێوەزمەی کە بەدەستی خۆم دروستم کردووە هەلو من کەنعان بیراکەن دەکرێت لەگەڵ کەسێک قسە بکەم بەشەو نابێت بەیانی تەلەفۆن بکەوە بەیانی نابێت پێویستە ئێستا قسەی لەگەڵ بکەم هایلەوە باشە چێ دووبارەیکەوە ڕامیس قەرەسکی مامەجا من بەونەوە کەس ناناسم تۆ بە ناوێکی ترەوە دەیناسی سێکیزم بۆ وەرگرە منم کاتی هات گەنجۆ وا دەردەچم چەندین بەربەز لە پێشوە ئەمەش چی دەبوو لەم بارە گەردەسەریان دادڕۆی بەربەستەکان گەشە دەکەن و گەورەتر دەبن
ڕۆژ بەرامبەر بە هەر بەربەستێک بەربەستێکی تری گەر بکشێەوە بەربەستەکان هەڵدەستنەوە. گەر سووربی لەسەر ڕوبەڕووبوونەوەی ئەو بەربەستانە ئامادە بە بۆ ڕاستترین شت کە بەهێزترین شەق هەڵەڕوت دەکەوێت. بەیانی باش بەنهێنی نەبێت ناتوانم هیچ بڵێم. باشە بۆیە پەیوەندیم کرد تا لە شوێنێک یەکتر ببینین. لەکوێ یەکتری ببینین؟ شوێنێکی زۆر باش پێ دەزانم، شوێنێکی هەمیشە لە ناو مێشکمدا. وەرە وێزگەی شەمەندەفەری حەیدەر پاشا. ڕووداوێت و چێ لەگەڵ ئەو شەمەندەفەرانە؟ وەرە تا تێت دێنم. زانیاریت دەستکەوتووە؟ چیرۆکێکت بۆ باز دەکەم، گرنگی پێ بدەم. دەی گرینگە تۆ تا وێزگەی حەیدەر پاشا وەرە لەنەوە میسەرەوە یەکتر دەبینی. سەعات 2 لە حەیدەر پاشا. حەیدەر پاشا؟ نەچین بۆ شوێنێکی ئارامتر؟ لە وێزگەی شەمەندەفەر ئارامتر نییە عایشە. هەر کەسە بۆ خۆی شەریکە واقعی پێویستە دانیە ئاگریش بکەیتەوە کەسە پێ ناکەن. دێ یان نا؟ دێم. زۆر جوانە. ساعت 1:30 نیوەڕۆ بهێنە بەندەری باشیکتاش. ئەو کارە ترسناکە مەکە کچم، ئەو کارە مەکە کچەکەم، مەیکە کچەکەم مەیکە. لەکوێی؟ پێشم لێ دەگریەوە؟ دوێنە چوویتە لای کەنعان بیرکان. بۆ؟ بە تۆ چی؟ هیچ شتێکت نەماوە بیکەی. وەڵامم دایێتەوە بۆی بڵێم میتر پەیوەندی مەکە. هەیشان ئەو پیاوە زۆر ترسناکە. چەند ترسناکە؟ بەقەدەر من ترسناکە ئەزەل یا بەقەدەر تۆ؟ دای دەخەم. هەیشان دوجار دەواز بێنە؟ هەیشان دایمەخە دایمەخە. چیت دەوێ؟ قسە بکە دەی. لە تۆ بەڕادەی مردن نەفرەتم لە تۆ کردووە. ژیانم بە نەفرەتکردن لە تۆ ڕۆیشت. بۆچی؟ لەبەر خاتری عومەر؟ ئەو چی تۆیە؟ عومەر خۆشەویستی من بوو. ئەی چی تۆیە؟ ئەو چ شتێکە ناتوانی بیڵێ؟ ها؟ چی دەشاریتەوە؟ لەکوێی؟ بێمە لات پێت دەڵێم. هەیشان دەڵێن ئەمە ناوی عشقە، بەڵام ڕاکردنی قوربانیەکە لە دەست ڕاوچیەکەی مەحاڵە.
ساعدێک و چارە ژنیۆڕۆ لە بەندەری بەشکتاش. ممتازەکەم. هەستێک لە ناخم دەڵێ هەموو شتێک باش دەبێ. لەمە دووە هەموو شتێک باش دەبێ. دەشی بینی. ئێوە خۆتان تێک مەدەن، من دەچم. دەی خێرا بڕۆ. ئەزەلە؟ نادای ئەو نییە. ئەی باشە کێیە؟ ئەگەر لێبوردن مەحاڵیش بێ، هەوڵدان بۆ داوای لێبوردن مەحاڵ نییە. سیفۆت بەدەستی خۆت ڕادەستی تارەکی بکەی مەحاڵە.